وڵات زان و خۆشەویستانمان لە چەوەری سێم و کۆتایی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین حتمما لە مێژووی خەباتی سیاسی خەباتی چەکداری نێوگەلی کووردا لایەنە ئیسلامیەکانیش بەدەر نەبوون لەوەی کە خەباتێکی درێژخایەن خەباتێکی ئێجگار زۆریان کردووە لە پێناوەدا چەندین شەیدیاندانا بۆ بەرگریکردن لە نیشتیمان بۆ بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم دەرحەق بەم میلەتەی ئێمە لەوانەیە زۆر جار ئەم بابەتە ون بوو بێت یاخود باز نەکرابێت کە لە ڕابردوودا مامۆستایانی ئاینی پێشمەرگانی دەرین لایەنە ئیسلامیەکان هەمیشە بەردەوام ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە خەباتی چەکداری دەژ بە زوڵم و ستەمی و کاتەی حیزبی بەحس و هەر لایەنێک کە زوڵم و ستەمی کردبێت لە ناوچەکەدا ئێمە کۆمەڵێک بابەتی مێژووی کۆمەڵێک یادگاری مێژووی سەبارەت بە ڕۆڵی مامۆستایانی ئاینی ڕۆڵی لایەنە ئیسلامیەکان لە بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم لە بەرگریکردن لە نیشتیمان خەباتیان کردو گفتوگۆ دەکەین کە بە شێوازێکی ڕاستە و خۆ لە ڕانیەوە مامۆستا ئەوبەکر سیدیقیمان لەگەڵ دەبێت کە بە ڕێزیان زانای ئاینی و پێشمەرگەی دێرینن لە ڕابوونی ئیسلامی. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ، سوپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. بەڵێ زۆر بسم الله الرحمن الرحیم مەلای خۆی بەخشندەی میهرەبان. درود و سەڵاوات بۆ ڕوحی پاکی پێغەمبەر ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم یار و یاوەران و هەموو شوێنکەوتوانی. بەڵێ مامۆستا گیان و سەلام و ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو ملەتی کوردستان بەگشتی و بەتایبەتی ملەتی کوردستانی خۆمان کوردستانی هەرێمی کوردستان. دەستخۆشیشم هەیە بۆ بەڕێزان پەیامی ڕۆژ لە کەناڵی پەیام دەستان خۆش بێ بۆ ئەم بابەتە کە بەڕاستی کاتی خۆیەتی کە پێویستە هەموو کەناڵەکان و مامۆستایانی منبەر و میحراب ڕادیۆکان بانخوازان دکتۆرە بەڕێزەکان مامۆستایانی گەورەی و هەموو مامۆستایان هەموو ئەوانەی کە خەمخۆری ئەم ملەتی ئێمان ئەم بابەتە باسکەین، ئەم بابەتە باز بکرێ، ئەم بابەتە مێژوویە حەقی وە پەرێ پێ بدرێ و باز بکرێ بۆ ئەوە کە ڕۆڵەکانی ئێمە ڕۆڵەی ملەتەکەمان ئەم بابەتانە بزانن ئاگیان لێبێ تاوەکو نەوەی تازەمان و جیلی تازەمان ئەم بابەتانە بزانێ ئاگای لە مێژووی خۆی بێ، چونکە بەڕاستی هەر کەس ئاگای لە مێژوو نەبێ لە ڕووداوەکانی مێژوو ناتوانێ بەرنامەش بۆ ئایندە و بۆ ئایندەی میلەتەکەی خۆ داڕێژێ و بەسەرکەوتووی ژیان بباتە سەر. زۆر باشە مامۆستا. بەڕێزان وەکو پێرەمێت هەموودا ڕەحمەت خوا لەبێ کە باسێکی گرنگی دەکرد دەگوت نازانم لە چۆ بسمە ناو ئەم بابەتە. کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی، بابەتێکی هەم مێژوویە، بابەتێکی هەم بۆ ئایندەیە، بابەتێکە کە بۆ سود و قازانجی ملەتەکەمان کە دەبێت لێ حاڵی ببێ بابەتێکی زۆر گرنگە. من ئەم بابەتە بە پشتیوانی خۆی پەروەردگار لەسەر خاڵێکدا باسی دەکەین، ئەم تەوەرە باس دەکەین ئینشاءالله. هەرچەندە ناتوانین بە تێر و تەسەلی باز بکرێت چونکە کاتەکەمان دیاری کراوە. یەکەم بەڕێزان بینەرانی بەڕێز ملەتی کوردزبان ملەتی کوردستان هەموو ئەوانەی کە کار دەکەن خەمخۆرن مشورخۆرن بۆ ئەم ملەتە بۆ قازانجی ئەم ملەتە بۆ ئەوە کە ئەم ملەتە وەکو ملەتانی دیکەی جیهان بەحەسێتەوە و مافە شەریعەکانی خۆی وەربگرێ و ئیسفادە لێ بکە. بەڕێزان ئاینی ئیسلام بە هیچ شێوازێک ڕێگە نادا کە هیچ ملەتێ زڵم لە ملەتێکی تر بکە، کە هیچ کەسێک
ستەم لە ملەتێکی دیکە بکە. ئەوەتانێ لە قورئانی پیرۆز لە 25 ئاەتی قورئانی پیرۆز ڕاستەوخۆ باسی ئەوە دەکا کە نابێ زوڵم بکرێ. خوای پەروەردگار زوڵمی خۆش ناوێ. زوڵم ستەم بۆ مرۆڤەکان نییە، بەڵکو دادپەروەری بۆ مرۆڤەکانە. ئەبێ دادپەروەری بچەسپێنن، ئەبێ بە دادپەروەری کار بکەن، ئەبێ ژیانیان بە دادپەروەری و بە پاک و خاوێنی ببەنە سەرەوە. کە زوڵم بەڕاستی وەکو لە فەرمودەکەش هاتووە، زوڵم لە ڕۆژی قیامەتە زوڵوماتە، هەمووی تاریکیە، تاریکی لەسەر تاریکیە بۆ کەسانێکەوە زوڵم دەکەن. لە 25 ئاەتی پیرۆزدا خوای پەروەردگار باسی ئەوەی کردووە کە نابێ زوڵم بکرێ. زوڵمکردن حرامە، قەدەغەیە. کە خوای پەروەردگار بۆ خۆی زوڵم لە هیچ کەس، ئین الله لا یظلم مثقال ذرة. خوای پەروەردگار بە ئەندازەی تۆسقاڵێک زوڵم لە خەڵک ناکە. بۆیە بەندەکانیشی نابێ بە هیچ شێوازێکی زوڵم لە یەکتری بکەن. زوڵمکردن قەدەغەیە لە ئیسلامە بە هەموو شێوازێک. و بەسەدان فەرمودەی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم هاتووە لەو بارەوە کە زوڵمکردن قەدەغەیە، زوڵمکردن نابێ بکرێ، زوڵمکردن بە هیچ شێوازێک نابێ لە مرۆڤەکان بکرێ. هیچ مرۆڤێک بۆی نییە زوڵم لە مرۆڤێکی تر بکە، ستەمی لێ بکە، مافەکەی پێشێلکە، حەق و مافی خۆی پێ نەداتێ. بەڵێ مامۆستا دەمەوێت بەڕێزان مامۆستا ئەگەر گوێبیستی دەنگی لەم بابەتەوە بەڵێ مامۆستا گیان دەمێ باز لەوە بکەی کە چی وای کرد ئەو سەردەمەی کە پێویست بوو بە خەباتی چەکداری، خەباتی سیاسی، مامۆستایانی ئاینی، پێشمەرگانی دێرینی لایەنە ئیسلامیەکان هەستن بە خەباتێک بۆی کە دش بۆ زوڵموستەمە بوەستنەوە. لەوانەیە لەبەر ئەوەی کە لە دیراساتی خوێندنی ناوەندەکانی خوێندن بە تایبەت لە سەرەتایی و دواناوەندی ئەوانە باز لە خەباتی چەکداری و بزافی سیاسی نێو لایەنە ئەلمانیەکان کرابێت، باز لە لایەنی ئیسلامی نەکرابێت. نەوەی ئێستا ئاشتا نەبێت بۆی کە لایەنی دیکەش هەبوون کە خەباتێکی گەورە و شەهیدیان داوە بۆ ئەم نیشتیمانە. ئەمە تا چەند گرنگە باز بکرێت مامۆستا ئەگەر بۆمان باز بکەی. بەڵێ بە ئەوەش باسکەم. هەر لەم بابەتەوە جەنابی دکتۆر یوسف قەرەضاوی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی بەینات الحل الئیسلامی باسی ئەوە دەکا، دەڵێ مارکسکە ئەو شۆڕشەی کردووە کاتی خۆی لە رووسیا، دەڵێ لە 6 جێ لە کتێبەکەیە باسی ئەوە دەکات، دەڵێ لیان پرسیوە ئەی مارکس تۆ بۆ قسە بە دینەکان دەڵێ، بۆ قسە بە دین دەڵێ؟ ئەوی توێتی من قسە بە دینی ئیسلام ناڵێم، چکە دینی ئیسلام هەموو جونگەکانی، هەموو بابەتەکانی لە دژی زوڵمە، دژی زوڵم هەستاوە، لە دژی زوڵم هەستاوە. و ئیسلام هەموو بابەتەکانی، هەموو مەسائلەکانی لە دژی زوڵم بووە. زابەرەزان با باسی ئەمەی خۆمان بکەین کوردستانی عێراق. دیارە کات خۆی بەرەزان مامۆستایانی گەورەی ئێمە هەر لە قەدیمەوە بیریان لەوە کردوتەوە کە ئەم زوڵمەی حکومەتی بەعەس کە کات خۆی حکومەتی بەعەس و حکومەتەکانی دیکە لە عێراق بەڕاستی کە زوڵمێکی گەورەیان لە ملەتی کورد کردووە. ئەم بۆ خۆمان دەزانین کە ئەم ملەتی ئێمە چاکەزانە کە چ زوڵمێکی لێکراوە، هەرچەندە لەوانەیە هەندێک هەڵە لە خۆمانە هەبێ، بەڵام زانایانی مامۆستایانی گەورەی ئاینی خۆمان، مامۆستایانی پێگەیشتووی حوجرەکان، مامۆستایانی ئیمام و خەتیبی مزگەوتەکان بەڕاستی هەستیان بەوە کرد کە هەڵبستن شۆڕشێ بکەن لە دژی ئەم هەموو زوڵمستەمەی کە حکومەتی بەعەس کردوێتی. ئەوەتانێ کاتی خۆی هەر مامۆستایانی هەموو مەنتیقەکان هەستاون، بە تایبەتی مامۆستایانی هەڵەبجە، مامۆستایانی سێ سادق، مامۆستایانی کۆیە، مامۆستایانی ڕانیە، مامۆستایانی قەڵازێ، مامۆستایانی ڕەواندوس و هەولێر و کەرکووک و چەمچەماڵ و سلێمانی و پێنجێن و ئەو مامۆستا بەرەزانە کە زۆرینەیان
هەستیان بەوە کردبوو کە ئەمە زوڵمێکی گەورە لەم میلەتە دەکرێت بۆیە هەر لە شێوازێکی تەنزیم لە پەنجاکانەوە ئەم بابەتە هاتۆ باس کراوە کە دەبێ ئێمە بەرەنگاری ئەم زوڵمستەمەی حکومەتی بەعەز ببینەوە هەر لە پەنجاکانەوە ئەم فکرەیە ئەم بیرە هاتۆتەکایەوە بەڵام ئەوەی کە من زیاتر کە دیراسەم کردو کە تێیدا ئێمە پاشان چوونە شاخ و خەباتی شاخ و ئەو حەرەکەی کە دەست پێکرا لە 1970ەوە من زیاتر ئاگادارم بەڵام پێشتریش هەر کراوە هەتا بۆ نمونە ساڵێک لە بەغدا مامەسانی ئاینی و شێخ و مشایخ و خەڵکێکی زۆریان کۆ کردوتەوە لەوێ کە حکم بکەن بەوەی کە ملەتی کورد ملەتێکی مرتەدە لە ئیسلام دوورکەوتەوە لەوێ مامەسانی بەڕێز مامەسانی هەڵەبجە بە تایبەتی مامەسا مەلا عوسمان و مامەسانی دیکە هەستاون گوتیان لە بە هیچ شێوازێکی ئەم حکومێکی شەرعی نییە و ئەمە زوڵمێکی گەورەیە کە ئێوە بڵێن ملەتی کورد ملەتێکی مسڵمان نییە مرتەد بۆتەوە لە ئیسلام بڕۆن تەمەشای ئەم هەموو مزگەوتە بکەن لە کوردستان بڕۆن تەمەشای ئەم هەموو حوجرە و مزگەوت و مامۆستا و ئیمام و خەتیب و نوێژخوێن و مزگەوتانە بکەن چۆن دەتوان ئێوە حکم بدەن بەوەی کەوە ملەتی کوردستان ملەتێکی مرتەدە پاشان بەڕێزان پاشان لە ساڵی 1970ەوە مامۆستایانی گەورەی ناوچەکە هەموو مەنتیقەکان بە تایبەتی شارە زوور و مەنتیقەی ڕانیە کۆیە هەولێر شوێنەکانی دیکە چەمچەماڵ بیریان لەوە کردوتەوە کە دەبێ حرەکەتێکی گەورە بکرێ کە ئەم حرەکەتە گەورە حرەکێکی ئیسلامی بێ بە ناوی ئیسلامەوە بە ناوی ئیسلام ئێمە هەڵبستین زوڵم قبوڵ نەکەین ئەم زوڵمستەمەی کە لە حکومەتی بەعەز دەیکا لە ملەتی کورد پاشان فکرەکە زیاتر ئەو کاتە فکرەکە بە قووەتر بوو کە حکومەتی بەعەز دەستیدا بە دێهاتەکانی کاول کرد و سوتاندی و شەڕ و بەزمەڕەزمێکی زۆری نایەوە خەڵکێکی زۆری ئەدام کرد ئەنفال هاتەکایەوە و زوڵمستەمێکی زۆر لە ملەتی کوردستان کرا بە هەموو شێوازەکانی خەڵکێکی زۆر کوژرا خەڵکێکی زۆر زیندە بەساڵ کرا خەڵکێکی زۆر گیرا خەڵکێکی زۆری ئەدام کرا خەڵکێکی زۆر دەربەدەر کرا خەڵکێکی زۆر تووشی خاکەساری دەربەدەری فەقیری هەژاری بۆ وڵاتان بۆ شارەکانی دیکە و پاشە هاتە سەرەوە کە گەندێک لە شارەکانیان ڕووخاند و وەشیمیا بارانی هەڵەبجە و ئەنفال و ڕاگوازکردنی لە هەندێک مەنتیقەکان و ئەمانە هەموو کە دەستی پێکرد ئیتر مامەسانی ئێمە تااقەتیان نەما توانیان نەما هەستان دەستیاندایە ئەمە کە گوتیان ئێمە کە چەندەهای ساڵە خەریکی تەنزیمین خەریکی تەرتیباتین خەریکی بیرکردنەوەین کە شۆڕشێکی گەورە بەرپا بکرد لە دژی حکومەتی بەعەز بابیکەین لە شێوازێکی عەمەلی ئەوە بوو کە هەر لە هەشتاکانەوە دەستی پێکرد بە تایبەتی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزجی و مامۆستا شێخ عەبدوڵەتیفی واژەیی مامۆستا شێخ سیدیقی سەرگەتی مامۆستا لەوڕەسی مامۆستا مەلا عەلی دیارە مامۆستایانی دیکە ئەم مامۆستایانە و پاشان مامۆستایانی هەڵەبجە مامۆستایانی شارە زوور مامۆستایانی ڕانیە جەلای مامۆستا عەلی باپیر مامۆستا شەریف مامۆستا مەغدید مامۆستایانی دیکە ئەوانە کە هەندێکیان کە ئێستا کاتەکەمان درەنگە ناتوانم هەمیان باسکەم ئەم مامۆستا بەڕێزانە هەستان دەستیان کرد بەم حرەکە چەکداریە شۆڕشێکی بە قووەت و بەهێز و ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی بە قووەت بوو بەهێز بوو هەتا وای لێ هات کە ئەلحەمدولە حرەکەی ئیسلامی بەڕاستی خەباتێکی گەورەی شاخی تۆمار کرد لە هەموو جەبهەکان بزوتەوەی ئیسلامی حرەکەی ئیسلامی ئەو مامۆستا بەڕێزانی بەڕاستی بەشداریان کرد لە خەباتێکی گەورە لە دژی زوڵم و ستەمی حکومەتی بەعەز باشە مامۆستا قبوڵیان نەکرد بەڕاستی قبوڵیان نەکرد هەتاوەکو شانبەشانی یەکسەتی و پارتی و ئەو لانەکانی دیکە کە لە ساحەکە بوون ئەمانە بەڕاستی توانیان دەورێکی گەورە ڕۆڵێکی گەورەیان هەبێ لە بەگژداچوونەوەی حکومەتی بەعەز لە بەرەنگاری بوونەوە لەگەڵ حکومەتی بەعەسە لە چەکدارێکی بە قووەت و بەهێز چەکدار خەباتێکی شاخی گەورە خەباتێکی گەورەی شاخ کە بەڕاستی توانیان
ئەو فەراغا پڕکەنەوە. چکە ئێمە گەلێزا کە دەچوونە مەنتیقەکان کە دەچوونە شوێنەکان برادرانی یەشەتی بە تایبەتی ئەو مەنتیقانە کە زیاتر بەدەستی ئەوان بوو ئەو پاکی لێبوو پێیان دەگوتین بەڕاستی فەراغێکی گەورە هەبوو وەکو حەرەکەی ئیسلامی ئێوە هاتن ئەو فەراغەتان پڕ کردەوە. جا بۆیە مامۆستا ئەبوبەکر ئەگە گوێبیستی منی گرنگی و ڕۆڵ و مامەڵەی لایەنە ئیسلامیەکان لەگەڵ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هەر چوار پارچەی هەرێمی کوردستان ڕۆڵ و مامەڵەیان چۆن بوو؟ ئایا جیاوازی کراوە یاخود هەمووی بە یەک چاوسێر کراوە؟ بەڵێ ئەم خەباتەی کە مامەسایان کردیان ئەم شۆش و خەباتە گەورە بەڕاستی خەبات و شۆڕشێکی گەورە بوو و بەشداریان کرد لە دیفاعکردن لە خەبات و شۆڕشێکی گەورە لە دژی حکومەتی بەعەس. توانیان جێدەستێکی گەورە بەجێبهێڵن ئاثاری شوێنەوارێکی گەورە بەشداری بکەن لە خەباتی ڕزگاری خوازی میلەتەکەمان و پاشان لە هەر لەو کاتەوە هەتاوەکو ئێستا کە بە هەموو شێواز بەشدارن لەو خەباتە بە هەموو شێوازێک بە مامەسانی گەورە لە میمبەرەکان و لە کەناڵەکاندا و لە ڕادیۆ و مامەسانی گەورەمان بەڕاستی بە هەموو شێوازێک ئەلحەمدولە هەر خەریکن لە پەروەردەکردن لە شتبەخشین لە خزمەتکردنی میلەتەکەیان لە بە ئاگاکردنەوە و بەهانە هاتنەوە هەرچی پێیان کرابێ کردویانە بۆ میلەتەکەی خۆمان. پاشان خۆشەویستان باسی ئەوەش بکەین کە مامەسایانی گەورەی وڵاتەکانی دیکە بۆ نمونە قازم حەمەدی پێشەوە ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ هاوڕێیانی کاتی خۆی کە جمهوری مەهابادیان ئیعلان کرد لە دژی حکم و سەمی شای گۆڕ بە گۆڕ ئەوانی بەڕاستی خەباتێکی گەوران کرد بۆ ملەتی کوردستانی ئێرانی ڕۆژهەڵات و مامەسایانی دیکە وەکو شێخ سەعیدی پیران، شێخ سەعید نەورەسی، بەدرخان و شێخ عوبەیدڵای شەمزێنی لە وڵاتەی خۆیان بەڕاستی ئەوانیش خەباتێکی گەوران کردووە. بە کورتی بڵێین مامەسایانی ئاینی، عولەمای دین، ئیمام و خەتیبەکان و گەنجە ڕۆشنبیرەکان، گەنج و لاوەکان کە لەگەڵ ئەواندا لە هەمووی بەشدار بوون لەم خەباتە گەورەی کە کردویانە لە دژی ئەو هەموو سەمەی کە لە میلەتی کورد کراوە. بە تایبەتی لە تورکیا کەمەل ئەتاتورک کە ئەمە تەبان جێدەستی وڵاتانی ئەوروپا و ئەمانە بۆ بە تایبەتی ئینگلیز کە لە وڵاتەدا ناوە ئەم هەموو زوڵم و سەما لە میلەتی کورد کردووە. بۆیە شێخ سەعیدی پیران، شێخ سەعیدی نەورەسی، شێخ عوبەیدڵای شەمزێنی، بەدرخانی، بەدلیسی ئەمانە هەموو بەڕاستی خەبات و مێژوێکی بەرچاویان هەیە، خەباتێکی گەورەیان کردووە لە پێناویان قوربانیان داوە، خۆیان کردووە بە قوربانی کە ئەنواعی ئەشکەنجە و زیندان و ناڕەحەتی و دەربەدەری و ناخۆشیان بینیوە لە پێناوی میلەتەکەیان. بۆیە بەڕێزان وەکو باسمان کرد بەڕاستی ئەم ئاینی ئیسلامە بە تایبەتی مامۆستایانی ئاینی بە تایبەتی مەلا گەورەکان ناتوانیوە کە پێچەوانەی دینەکان بزۆلێنەوە. بۆ نمونە خوا نەخواسە لەگەڵ دوژمنەکانە دەست لە ملال بکەن یا لە خۆ موداهانە بکەن، چاوەڕۆیی بکەن، خوا نەخواسە بچن بە پیاویان، ببن بە پیاو و لە خزمەت ئەوان دابن. ناتوانێت بەڕاستی چکە دینی ئیسلام لێ قبول نەکردوون. دینی ئیسلام قبولی نەکردووە کە ئەوە ئەو عولەما گەورانە، ئەو مامەسا گەورانە ئەو زوڵم ستەمە قبول بکەن. مەلای گەورەی کۆیە مامەسا عەبدولکەریم مدەڕیس دەفەرمێ مەلای گەورەی کۆیە لە سەردەمی خۆیدا گەورەترین شۆڕەژێر بووە. لە وڵاتی خۆشمان لە مێژوودا سەیرەکەی ئەم هەموو کەڵە پیاوە، ئەم هەموو بنەماڵە، ئەم هەموو شەخانی نەقشبەندی مامەسا گەورەکان بەڕاستی خەباتێکی گەورەیان کردووە لە دژی ڕژێمی باس و ئەو حکومەتانە کە لە پێش ئەوانیشەوە هاتوون. بۆیە بەڕێزان مامەسایانی ئاینی، مامەسا گەورەکان بە تایبەتی ئەم ئەخیرە کە جەنابی مامەسایانی خۆمان
ما هەر لە ماوەسا شێخ محەممەد بەرزنجی یەکەم جار کە ڕابەری ئەو سەحوە ئیسلامیە بوو پاسان ماوەسا شێخ لەتیفە بەرزنجی لە دوا ئەو کە ئەو بوو بەڕابەر پاشان کە جەنابی ماوەسا مەلا عوسمانی هەڵەبجە لەگە ماوەسا مەلا عەلی برای لەگە ماوەسا مەلا عومەر ئەمانە کە هاتن و جەنابی ماوەسا عەلی باپیر و ماوەسا مەغدید و مامەسانی دیکەی مەنتقەی ڕانیە و قەڵازێ و شوێنەکانی دیکە کە تەشریفیان هات ئەوان بەڕاستی هەمویان بەیەکەوە و ئەم هەموو گەنجە ڕۆشنبیرە ئەم هەموو پێشمەرگە بەڕێزە ئەم هەموو مجاهیدی تۆکۆشەرانە بەڕاستی خەباتێکی گەورەیان کرد شەهیدێکی زۆریاندا قوربانێکی زۆر دەربەدەری خاکەساری و خەباتێکی گەورەی شاخیان تۆمار کرد لە دژی زوڵمی حکومەتی بەعس کە دەستیان خۆش بێ خۆی پەروەردگار لە شەهیدەکان خۆش بێ و پلەیان بەرز کاتەوە گان خاتەنەوە بەهەشتی فردەوسی ئەعلا و ئەوانە دو ئەوان کە وەفاتیان کرد ئینشەڵڵا ئەوانیش هەر پلەی شەهیدیان هەیە و پاشان ئەوانەی کە ئێستا ماون لە ساحەکەدا ئێمە دوعای خێران بۆ دەکەین ئینشەڵڵا بە پشتیوانی خۆی پەروەردگار ئەم سەحوە ئیسلامیە ئەم حەرەکاتە ئیسلامیانە بە تایبەتی ئەو بەرانش کە خەریکی پەروەردە و بانگەوازن لە ساحەکەدا ئەوان کە ڕۆڵێکی گەورەیان هەیە ئەوانیش و مامەسانی بەڕێز دکتۆرە بەڕێزەکان بانخوازەکان هەمیان بەگشتی بە هەموو لاکمان کە بتوانین بە پشتیوانی خۆی پەروەردگار و بە دەستوری ئەم ئیسلامە پاکە ئەم شەریعەتە پاکە کە بە هیچ شێوازێکی زوڵم قبوڵ ناکە شتەم قبوڵ ناکە لە هیچ کەسێک بە هەموو لاکمان بتوانین ئینشەڵڵا میلەتەکەمان بگەینە کەناری ئەمان و ئەمان بگەینە سەلام و سەلامەتی و ئاشتی و ئاسوودەیی و ئۆکرەی و خۆشی و ژیانێکی بەختەوەری بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا بە تایبەتی بۆ هەموو ئەو خەڵکانەی وڵاتانی دیکە وەکو کوردستانی ڕۆژهەڵات و شوێنەکانی دیکە ئینشاءڵڵا بە خۆشی و بە سەلامەتی ئەوانیش بەڕاستی دەبێ غەم لە میلەتەکەی خۆیان بخۆن بەڵام خاڵێکی زۆر گرینگە ئاسازیان بە کورتی فەرموو خاڵەکەش ئەوەیە کە ئێمە بەڕاستی دەبێ ئێمە عەقیدە و بیر و باوەڕەکەمان کە دینی ئیسلامە کە لە قورئان و ئەو شەریعەتە وەرماگرتووە دەبێ بزانین ئەو قورئان و شەریعەتە ئەو ئیسلامە پاکە خۆی پەروەردگار سمافێکی بۆ داناوی داوای ئەو مافە بکەین بە جۆرەی قورئان بە جۆرەی قورئانی پیرۆز کە پێغەمبەر ئیسلام دەفەرمێ خەیڕکم مەن یودافع عن قەومیه ما لەم یەئثەم دەفەرمێ چاکترینتان ئەو کەسان کەوا دیفاع لە میلەتەکەی دەکا بەڵام بە گوناه و تاوان نا بە عەقیدەی خەراب نا بە بیر و فکری خەراب نا بە زوڵم ستەمکاری نا داوای مافی خۆت بکە داوای حەقی شەرعی مافی خۆت بکە بەڕاستی بە جۆرەی شەریعەتی ئیسلام شەریعەتی ئیسلام چیمان پێدەدا داوای ئەوە بکەین ئەوە زۆر گرینگە بەڕێزان بۆیە ئێمە نابێ لادەین بۆ هیچ فکرە و بیردۆزێک و نابێ ئێمە هەر لە ئێستاوە هەڕەشە لەوە بکەین کە دینی ئیسلاممان ناوێ شەریعەتمان ناوێ یاسایی خوامان ناوێ یاسای ئیسلاممان ناوێ بەڕێزان ئەمە خاڵێکی زۆر گرینگە میلەتی ئێمە تا ئێستا یاڕووی کردێتە ڕۆژ ئاوا یاڕووی کردێتە ڕۆژ هەڵات کە بەڕاستی هەتا ئێستا هیچ قازانجێکمان لەوانە نەبینیوە ئەو بوو شۆرشی قازم محەممەد رووسیا ڕووخاندی بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس دەکەین هەتا شۆڕشی زەمانی کاتمان تەواو بوو مامۆستاگیان دەسوچاو خۆش بێ هەر ئەمریکا ڕووخاندی دەسوچاو خۆش بێ مامۆستاگیان زۆر سپاس بۆم دەرفەتە بەێنەت بەخشی بەڕێز مامۆستا ئەوبەکر سدیقی لە ڕانیۆ بەشازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابوو ماندوومان کردی یاخوا دەسە خۆش بێ خۆی گەورە تەمەتان درێژکە حتمما بوونی ئێوە و کەسانی وەکو ئێوە ینی شایانی ڕێز و تەقدیرن بۆی کە خەباتێکی درێژخایانتان کردووە لەگەڵ هاوڕێکانتان دەستان خۆش بێ خۆی گەورە پاداشتان ماتەوە